خۆشەویستان لە تەوەرەکەی با بڵین کۆتایی پرۆگرامەکەماندا دەچینە لای ئەو بابەتە گرنگی کە لە سەرەتای پرۆگرامی ئاماژەمان پێکرد ئەویش با بڵین توێژێکی گرنگی کۆمەڵگەیەکە بریتین لە مامۆستایان و زانایانی ئاینی کە لەگەڵ خەمی میلەت بوون هەر لە سەرەتاوە هەر لە ڕووی با بڵین وشیاری کۆمەڵگەوە بۆ لە ڕووی ئاینی و لە ڕووی کۆمەڵایەتی و تەنها لە ڕووی سیاسیەوە لەگەڵ خەمی میلەتەکەی خۆیان هەبوون وەگەوترێ لە کۆمەڵگەی موسڵمان و بەتایبەت کۆمەڵگەی کوردی هەر لە دایک بوون و تامردن مامۆستایانی ئاینی لە ژیانی ئێمە ڕۆڵیان هەیە و بوونیان هەیە تەوەرەکەمان باز لە با بڵین هاوخەمی مامۆستایانی ئاینی دەکات لەگەڵ میلەتەکەیان بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد سۆفی مامۆستای ئاینی و بانخواست کە بەڕێزیان ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لە هەولێر لەگەڵمان میوانن مامۆستا گیان بەخێر بیت دەپرسم ڕۆڵی مامۆستایانی ئاینی جگە لەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام ڕوونەکەنەوە مینبەرەکانیان بۆ زانیاری پێبەخشینی ئاینی بەکارێنن لەگەڵ ئەوەشە هەمیشە لە بوارە سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگەکانە دوانەکەوتون هاوشانی ئەم بابەتانە جێپەنجە و بەسمایان دیار بوو لە کۆمەڵگایە و بە تایبەت هاوخەمی میلەتەکەیان بوون تێڕوانینی بەڕێستان بۆ ئەم ڕۆڵە گرنگەی زانایان و مامۆستایانی ئاینی چییە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان درود و سەڵاو بڕژێ بۆ سەر گیانی پاچی پێغەمبەر موحەممەد و دەستخۆشیم هێلۆ بەڕێستان و بۆ بینەران و بیسەرانی پەیام خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتمان بکە. مەلای کورد مامۆستای کورد زانایانی ئاینی هەر لە دێر زمانەوە بەشێک بوون لە بنیادنەری شارستانێتی ئیسلامی مەلای کورد و زانایانی ئاینی بەعام بەگشتی ئەگەر قوڵتر بیرکەینەوە هەمووی لە پاش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زاناترین کەس ئەبوو بەکری سەدیق بووە دوای ئیمامی عومەر بووە دوای ئیمامی عوسمان بووە دوای ئیمامی عەلی بووە دوای وەرە خوارێ هەتا دەگاتە ئەو سەردەمەی خۆمان کە ئێستا ماشاءالله سەرۆک و پێش ئێستا پێیان دەگۆ ئەمیری کۆمەڵی دادگەری مامۆستا عەلی باپیرە خوای گەورە سەلامەتی بکە یەکەیەکەی ئەو علەمایانە ئەو زانایانە بەشێک بوون لە بنیادنانی شارستانیتێک حەضارەتێک کە پێدرێن حەضارەتی ئیسلامی ئەو حەضارەتە ئیسلامیە بە زانایانەوە پارێزراو بووە ڕۆشنگەری و فکر و هەزر و لایەنی ئیدارە و بەڕێوەبردن و لایەنی نووسین و لایەنی هۆشیارکردنەوەی میلەت و خەڵک و ئەو میلەتە لە سەرشانی بە دەرەجەیەک لە سەرشانی زانایانی ئیسلامی بووە. زانایانی ئیسلامی خوای گەورە فەرمی یەرفەع الله الذین آمنوا منکم والذین ئوتوا العلم دەرەجات یەکەم ئاەتش لە قورئانێ بە ئیقرأ بسم ربک الذی خەلق دەستی پێکردیە ئەگەر زانایان نەمینن کە پێیان دەڵێن میلح البەلد پێیان دەڵێن خۆی شارەکان چۆن چێشتەگە خۆی لە ناودانەبی تامی نامینێ میلەت بەبێ مەلا بەبێ عولەما بەبێ زانا بەبێ ئەم زانانە ئەو میلەتە بەرەو هەڵدێرێکی گەورە دەڕوە حتا تەچێ و خانەقاکان ئەگە دیقەتت دابیتێ خانەقاکانی کوردستان لە پاڵ هەر خانەقایەک مەدرسەیەکی فەقەیانی لێ بووە بۆ بەرهەمهێنان و دروستکردنی زانای گەورە و زانای بلیمەت چونکە هەر طریقەتێک ئەگەر هات و لەسەر ڕێی شەریعەت نەڕوا بەرە ڕێدا دەڕوا بەرەو هەدەر دەڕوە وەکو دەبینین زۆر لە طریقەتەکان ڕۆیشتون بەرەو غەیری ئیسلام و ئەمە لە ڕووی بیر و باوەڕ لە ڕووی نەتەوەی لە ڕووی حەق و حقوق لە ڕووی ماف و داواکردن هەر مامۆستایان بووینە و مەلایان بووینە و زانایان بووینە شێخ عەبدولقادری جەزائیری و شێخ محەممەد عەبدە و جەمالدینی ئەفغانی و عومەڕ الموختار و لە دنیای تەماشا بکەی حتا ئێستا ئەوەی عەزەدین قەسام کە جەماعەتی حەماس و ئەوانە ناوەکان هێشتۆتەوە ئەمانە هەمویان عولەما و زانا بوون دیفاع و بەرگریان کردێت لە خاکی خۆیان لە دژی داگیرکەران چونکە یەکەمین کەس کە شعور بکە بە هەر خەلەلێک لەناو ئەو میلەتە لەسەر ئەو خاکە
ئەهلی علمن زانایانن سەلەفی صالح دەفەرمونون کاتێک بەڵایەک دێت لە بۆ وڵات خوای گەورە هەموو لایەک لە بەڵام موسیبەت بپارێزی ئەفەرمونون زانایان پێش ئەوەی بەڵایەکە بێ هەست بە خۆتوڕەت و مەترسی ئەو بەڵایە دەکەن دەڵێن ئەو بەڵایەکی زۆر گەورەی وریابن. یعنی من وەکو مەلایەک وەکو مامۆستایەک ئێستا من هەست بە مەترسیەک دەکەم لە کوردستان ئەویش نەمانی ئەو قەوارەیە، یعنی نەمانی قەوارە کە بە خەڵکی دەڵێم ئاگاتان لە خۆتان بی شتێکی زۆر خەتەر لە ئارادا هەیە نابێ خەڵک پێی سەیر بێ باشە مەلایەک چۆن دەبێ هەست بکە بەو مەترسیە چونکە ئەگەر من هەست پێ نەکەم ئەی چی هەست پێ بکە ئەوانەی کەوا دوور لە ڕووتان سەرخۆشن بێهۆشن بێ ئاگان هەست بە زام و ناخۆشی میلەت ناکەن چاوەڕێکی لەوانە دەکەی ئەوانەی بە دوای یعنی ئەنانین بە دوای بگیرفان پڕکردنی خۆیان بە دوای تێرکردنی ئارەزوەکانیانن ئەوانە باچیان بە میلەت نییە. بۆیە زانایان وەکو ئیمان دین و ئیمان لە خزمەتکردنی خەڵک لە ڕووی نەتەوەی لە ڕووی خاک لە ڕووی داهات لە ڕووی قوتی ڕۆژانیان لە ڕووی پێشەمشتێک لە ڕووی بیر و باوەڕ لە هەموو کەس زیاتر هەست بەو مەسئولیەتاناکەن و بەو بەڵام مصیبەتاناکەن کە دەیانەوێ ماڵ و وێرانی دروست بکەن بۆ میلەت. یەکمان مامۆستا لە ئێستادا دەبینین لە نزیک دەبینەوە لە هەڵبژاردننی عێراق پەرلەمانی عێراق مامۆستایانی ئاینی لێرە لەوێ دەیانبینی لە نێو لیستەکاندا بوونیان هەیە مامۆستای دڵسۆز مامۆستایەک کە لە خەمی میلەتەکەیدا بووە یاخود مامۆستایەک باگراوندی حیزبیەکەی ینی حیزبێک بۆ میشۆ بەردەوام خزمەتی کردو بە میلەتەکەی لە چینی چەوساوان بووە. ئەم جۆرە مامۆستایانە ئەم ئەمامە بەسەرانە کە لە نێو کۆمەڵگادا ڕێزێکی یەجگا زۆریان هەیە چۆن دەتوانن خزمەتێکی گەورە بکەن بە میلەتەکەیان لە ڕێگەی پەرلەمان لە ڕێگەی کایە سیاسیەکان لەبەری لە هەندێک شوێن لەوانەیە ڕخنەوەیان لێ بگیرێت کە ئەمە شوێنی مامۆستایانی ئاینینی هەڵبەت من ڕوویدەم لەو مامۆستایانەیە کە باگراوندێکی زۆر باشیان هەیە و لە نێو حیزبێکی ئیلمانی نین لە نێو حزبە ئیسلامیەکان یاخود ئەو حیزبی کە هەمیشە بەردەوام لە خزمەتی میلەتەکەیدا بووە. دەستخۆش بێ پرسیارێکی زۆر جەوهەری بوو. طبعا لە بازنەی هەولێر هیچ حیزبێک نە ئەلمانینی ئیسلامی هیچ مەلایەکی هەڵنەبژاردووە بێزگە لە کۆمەڵی دادگەری کە بەندیان هەڵبژاردووە منیان هەڵبژاردووم. لێرە لە هەولێر ئەمە مەلامان نییە هیچ تەنها خۆمم. بەس لە ئەحزابی دیکە خۆ هەڵبژاردننی مامۆستای ئاینی زۆر مەترسێکی گەورەی هەیە دەزانن بۆچی بە نمونە و بە سادەی دەڵێم کاتێک کە مەسئلەی ئەو هەوڕە گەزبازیە لە پەرلەمانی عێراق پێشنیاز کرا کۆمەڵ دژی بووە ئەلحەمدوللا سوننە و شیعەش دژی بوون بەڵام حەزبە عەلمانیەکانی ئێرە ئەگەر مەلاشیان تێدا بوو بێ هیچ کەسێک دەنجی نەکرد و بێدەنجیان هەڵبژارد و قائیمەیەک و لیستێکی گەورەی هەرێمیش کە کوردن نۆ کورسیان هەبوو ئەوان بەڵێیان بۆی کرد کەواتە لێرەدا خەتەرەکە یان مەترسەکە لە چدایە کاتێک مامۆستایەکی ئاینی لەسەر لیستێکی ئەلمانی خۆی هەڵدەبژێری بەیانی شتێک ئیقتراح دەکرێت لە ناو پەرلەمان ئەو شتە بێدینیە خراپە بۆ پەروەردەی میلەت نابێ بۆ ناو ئەو مجتەمع و کۆمەڵگەی ئێمە نابێ کاتێک لیستەکەی ئەوان حیزبەکەی وا قوڕبیشی دەکە دەڵێ دەبێ لەگەڵی دابن یعنی هۆ شتەکی یان لەگەڵی دانابین ئەمە حەقمان لێت پێدانیە بەڵام دژی نابین ئەو مامۆستا ئاینیە ئەو زانایە هیچ کەلیمەیەک ناتوانانی بڵێەوە ناتوانێت خۆ جیا بکاتەوە لەو لیستەی لەبەر ئەوەی لیستەکەی ئەو وا بڕیاریان داوە لە بەرامبەر ئەو شتە خراپە بێدەنگ بن یاخود لەگەڵ شتە خراپەکە دابن آخر لێرەدا ئەتۆ خۆت تەسلیمبوونی مامۆستای ئاینی بە لیستێکی ئەلمانی یان بە لیستێک کە مەجالی نەداتێ قسەکانی خۆی بکە کە چۆن شەریعەتە و چۆن دینداریە مەترسی هەیە بۆ سەر دینی بۆ سەر ژینی بۆ سەر شەخصیەتی بۆ سەر کەسایەتی بەڕاستی تاسیر لە کەسایەتی مامۆستایانی ئاینیش دەکا ئەمن کاتێک سیارە لێ خوڕم
خەڵک هەمووی بەلایەک بە ڕێگایەکدا دەڕوەکە ئەو ڕێگایەکی یاسایی نییە ئەمنیش بەخۆ بەڕیش و جامانە و مندیلی سپیەوە مێزەری سپیەوە وەکو ئەو خەڵکە بڕۆم ئەمن تەنها لەسەر خۆم حساب نیم خەڵک دەرێ ئەوە مەلایەک ناڵێن ئەوە مەلا ئەحمەد سۆفی سوورچیە ئەوە دکتۆر ئەحمەدە ئەو فلان خەڵک دەرێ مەلایەکم بینی بە ڕێگە نایاسایەکەیدا بە پێش خەڵکیدا بە پێشکەوتەوە ئەمن یعنی زۆر شتی حەزم لێ بیخۆم لە بەهزاری شەرم دەکەم بچمەوە شوێنانە و شتە بخۆم لەبەرەوەی لەبەر کەسایەتی مامۆستایانی ئاینی عادی ئەگەر کەسێک گوێ نەدا بەو شتانە بستە سەر لیستێکی ئەلمانی و ئەلمانیە چ بڵێ وا بکا و بەڕاستی ئەوە لە کەدارکردنی ناو و زڕاندنی ناوی مامۆستایانی ئاینیە لەو سەردەم و زەمانەدا لە سەردەمی بەعسی مەلایەک هەبوو سواری ماتۆڕێکی دەبوو بە جوبەی جاکاتێک بە ماتۆرسکیلی دەڕۆیشت هەوا بە جوبەکەی دەکەت و جوبەکەی لە پشتەوە ینی نەوعێک دیار دەبوو لەبەر هەوا شتی وها خەڵک دەنگەوە ئەها ئەو مەلایە ماتۆرسکیلی داژەوە خۆ ماتۆرسکیل حرامە و نهیت بەڵام بۆ مامۆستایەکی ئاینی جوان نییە یعنی بەعسی بە قەستی وای کردبوو لۆی لە شەعنی مامۆستایانی ئاینی بینی تە خوارێ هەر کاتێک هەیبەتی مامۆستای ئاینی هاتە خوارێ هەیبەتی دین دێتە خوارێ یعنی مەسەلەکە بەس من نیم مەلایەکیان ناردبوو لە زۆنی ئێمە لێرە لە مزگەوتی من بەتەمەن لە من گچکەتر بوو عیلم و زانستیشی لەولا شتێکی کۆ کردبەوە مێزەرێکی سپیان لەسەری نابوو من 15 ساڵ لەو مزگەوتی خۆم ئیمام و خەتیب بووم یەکسەر هات نوێژی عەسر بوو بەبیرم دێ یەکسەر چوو لە جێی ئیمامی ڕاوەستا و بە موعەزینەکەی گوتی قامەتم بۆ بکە و حیمای لەگەڵ خۆی نابوو بەس بۆ ئەوەی لە ناو مزگەوت ببی بە شەڕمان خەڵک بڵێن دوو مەلا بە شەڕ هاتبوون ئەمنیش زۆر پێم شتێکی ئاسایی بوو چکە دەمزانی ئەوە کێ ناردوێتی و حیزب بۆچی ناردووە دەیانەوێ ینی لە سومعی مامۆستایانی ئاینی بدەن لە مزگەوتی من هیچ دەنگم نەکرد نوێژەکەم کردوای ئەو پیاوە زۆر پەشیمان بۆ ئێستاش شەرم دەکە لە کۆڕ و مەجلیسان سەری خۆی بەرز کاتەوە یعنی عەلمانیەت هەمیشە دەیەوێ وەکو چۆن کاتی خۆی دژایەتی کەنیسە کرا لەبەرێ کەنیسە دژایەتی علمی دەکرد لە عوسوری وستا و ئەوانە وە دەزانن دینداری دەبێت پێش نەتەوایەتی دەگری و ناڵی لە ڕووی نەتەوەیی پێشکەوین و لە ڕووی علمی و زانستی پێشکەوین کەچی شۆڕشەکانی کورد هەمووی هەرمەلا کردوویەتی بەڵێ مامۆستای بەڕێز یەکێک لە گرنگترین پایەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ژیانی خۆیان بەرجەستەی کردووە بەرەنگاربوونەوەی زوڵم و ستەم بووە جا ئەم زوڵم و ستەمە لە هەر کەسێک و بە هەر ناو ڕەنگێکەوە کرابێت ئەمە ینی لە زانایانی پێشینی خۆمان نمونەی زۆر بەرجەستە هەیە لە ناو کووردا بەرجەستە هەیە ئێستا لە نێو با بڵێن کۆمەڵی دادگەری بە هەمان شێوە بەرجەستە هەیە ینی بەڕاستی تا چەند گرنگە مامۆستای ئاینی بە فعلی میراتگری منبەری پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم میراتگری پێغەمبەر بێ وەسڵ نەکاتەوە بە شێوازی خۆی بە حەکیمانە لە کاتی گونجاوی خۆی بەرەوڕووی ئەو زوڵم و فەسادە ببێتەوە کە لە ئەنجامی ئەم دەسەڵاتدارێتی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هاتۆتە کایەوە خۆتە زانی خەڵکێکی زۆر هەژار کەوتون خەڵکێکی زۆر نەخۆشن خەڵک پارەی نییە خەڵک ینی بێدەرەتانە بەڕاستی خەڵک زوڵمی لێکرێ تا چەند ئەمە ئەرکی سەرشانی تاک بە تاکی مامۆسایانی ئاینیە کە بەرەوڕووی ئەم زوڵم و نادادیە کۆمەڵایەتیە ببنەوە خدای گەورە دەفەرمێ وەلەقەد بەعەثنا فی كل أمة رسولا أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت لە هەموو ئومەتان پێغەمبەرانم ناردوون تاکو خەڵک تەنها خوددا بەپەرستێ جەلە جەلالوه و هەروەها دوورکەوێتەوە لە زاڵم و زۆرداران ئەوە مەقسەدی ناردنی مەقسەدی ڕئیسی ناردنی پێغەمبەرانە سەلامی خوا لەسەر بووە ئین العولەماء وەرەثەة الأنبیاء عولەما و زانایانش واریس و میراتگیری پێغەمبەرانە سەلامی خوا لەسەر بێ ئەوەی خوددا ئەمری بە پێغەمبەران کردیە ئەو ئەمرشی بە زانایان کردووە دەبێت زانایان بەرەنگاری زوڵم و زۆرداری ببنەوە تاکو ئەو میلەتە دوعای خێریان بۆ بکە بۆ زانایان و ئەو میلەتە دوورکەویتەوە لە زاڵم و زۆرداران چونکە هەتا میلەت زیاتر لەگە زۆرداران و زاڵماندا بێ زیاتر زوڵمیان ئەستورتر دەبێ و حساب باچیان بە خەڵکی فەقیر و خەڵکی بێدەرەتان و ئەمانە
نییە و ما ئەگەر مامۆستای ئاینی دژی زوڵم و زۆرداری نەبێ و بەرەنگاریان نەبێتەوە کەواتە دەبێ دەست لەو میلەتە بشێ و چار تەکبیرەی نوێژی مردویان لەسەر بدەیت ئەو میلەتە ڕۆیشت چونکە بە تەمای چی بەرەنگاری زوڵم و زۆرداری بێتەوە ئەگە زانان بەرەنگاریان نەبنەوە و کاتێک کەسێک بە ناوی زانە بچێتە بەرەی زاڵمانەوە حەشری لە گەرەوان دەکەی خوای گەورە فەرمی یا ئەیها الذین آمنوا لا تتخذوا آباءکم وإخوانکم ئەولیاء إن استحبوا الكفر على الإيمان ئەی ئیمانداران تەنانەت ئەو کەسەشتان خۆش نەوێ کە ئەگەر باب و براشتان بێ کە زاڵمی خۆشتر کە کافری خۆشتر دەوێت لە مسلمانی مامۆستانی بەڕاست ئێستا ئێوە دەزانن ئێمە لە وڵاتێک داین خەڵکانێک خاوەنی بەیت العەبیەزیان خۆشتر دەوێت لە خاوەنی بەیت الحەرام ئیتر چۆن ئەوانەتان خۆش دەوێت چۆن لەگەڵ لە بەرەی ئەوانن چۆن لەگەڵ ئەوان دێن و دەچن چۆن خزمەتیان دەکەن چۆن چەپڵیان بۆ لێ دەدەن چۆن لە ڕیزی پێشەوەیاندا دەنیشن چۆن پێتان وایە ئەوانە شتی چاک دەکەن لە بۆ ئەم میلەتەی مەگەر شێخ عوبەیدوڵڵای نەهری دژی زوڵم ڕانەوەستا مەگەر مەلای گەورەی کۆی لە چلووسەی بەرامبەریان ڕانەوەستا شێخ عوبەیدوڵڵای نەهری لە 1830 هەتا 1883 و هەروها شێخ مەحموود و هەروها شێخ سەعیدی پیران و مامۆستا سەعیدی نەورەسی کاتێک لەوان ئەرمەنیەکان منداڵی کوردیان برد و سوتاندیان ئەو نەبوو شۆڕشی کرد و ئەرمەنیەکانی ڕاگرت لەوان کاتێک پیاوەکان چوبوون لە بۆ شەڕی پیاو نەمابوون بە فرسەتیان زانیوان شاریوان داگیر بکەن مەگەر قاضی نابینن خۆی کردە قوربانی ئەو میلەتەی خۆی لە ساڵی 1946 ئیدی مەگەر ئەو زانانە نابینن مەگەر گویان لە پێغەمبەری خوا نەبوو صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ یعنی کە ئەفەرمێ هەر کەسێ بئس العلماء في باب الأمراء پیسترین زانە ئەوانن لەچنە دەرگای زاڵمان و گویان لێ ڕادەگرن و خۆیان بە قوربان دەکەن و هەروەها خزمەتیان دەکەن یعنی ئەمانە هەمووی مەترسیەکن لەسەر ژیانی زانایان کە بەرەو جەهەنەمیان ببە پەنا بەخوای ئەوە لە دنیاش بەرەو ڕق لێبوونەوەی خەڵکیان ببە کە خەڵک ڕقی لێ ببنەوە ئەگەر ئەو زانانەی لە بەرەی زوڵمن بزانن خەڵک چەند ڕقیان لێیانە خوا عالیم الغیب لە ژۆرێ نانە دەرێ لە بۆ پاروێکی چەور لە بۆ تۆزێک ژیانی خۆشیان کەچی خێر لە ماڵ و منداڵی خۆشیان نابینن بپارەی زاڵمان و ئەوانەی کە زوڵم دەکەن بۆیە بەڕاستی کارەساتێکی زۆر گەورەیە کاتێک زانا ئاەتی قورئانی پیرۆز تەطبیق نەکا کاتێک زانای ئاینی کاتێک زانای عالمی ئیسلامی بچێت مەجلیسێکی پڕ لە گەندەڵی و پڕ لە پیاوی خراپ و پڕ لە شتی خراپ کە هەم شتی خراپیان کردووە مامۆستایان بکەنە دیکۆڕێک بیانهێنن مەجلیسی خۆیان پێ جوان بکەن بە مێزەری سپی و جوبەی جوانەوە بێن لە مەجلیسیەوانە دابریشن یەکەی ئەو بەرپرسانە شوێنی مەساجخانە و گوندی پیس و شوێنی خراپ و مێژووی خراپ و بە ملیۆنان دۆلاری ئەو میلەتە و مەسئول لە برسیکردنی ئەو هەموو گەنجە جوانە و ژنەهێنانی ئەو هەموو گەنجە و گیرفاڵ بەتاڵبوونی ئەو خەڵکە و خۆ بە دار و بەردادانی دەریادادانی ئەو حدودانە و مەسئولن لە خواردنی قوتی خاوەن پێداویستی تایبەت کە سەقەتن کە بێتاقەتن کە ناتوانن دیفاع لە خۆیان بکەن کە زمانیان نییە کە کوێرن کە لاڵن کە کڕن کە هیچ ئیشێکیان پێ ناکرێت لە وڵاتە معاشی ئەوانیان بڕیوە یعنی ئەو هەموو دایکە یەتیمە هەیە یعنی دەوڵەمەندەکانیان بەقەت پیاوێکی دەوڵەمەندی شاری هەولێر ناتوانانی دەستگایەکی خێرخوازی دابنێ کە سەد هەندی ئەویان هەیە کا سەرۆکی حکومەت و سەرۆکی وەزیران و ئەو ناوە گەورانیان لە خۆناوە کەچی بەحساب ڕێکخراوی خێرخوازیشانی خێرخوازەکانی خۆشیان تایبەت کردووە بە خەڵکەچی تایبەت و جار و بار ئاوڕێکیان ئەگەر لێ بدەنەوە بەس لە بۆ ناو بەرزکردنەوە یعنی زانایان کارەساتێکی زۆر گەوریان خوڵقاندووە ئەوانە یان بەجلی زانایان و زانانین یاخود بە وەکو قورئانە فەرمێ فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد یعنی زوڵمی لە نەفسی خۆیان دەکەن و بەو شێوەیە دەچن لە گەریان هەڵدەپەڕن بەڕاستی هەر کاتێک کۆی لێ هات ئەو ئاەتی قورئانیان دەبێ ببیر بێتەوە کە خوای گەورە فەرمێ ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار ركون أدنى ميل قلبك گچکەترین
مەیلت هەبێ بەلای زاڵم و ستەمکارەوە ئەو مەیلە ئەو خۆشەویستی لە بۆ زاڵم و لە بۆ ستەمکارانت هەیە دەتباتە ئاگری جەهەنەم پەنا بەخوای گەورە جا ئەگە خەڵک دروست نەبی ئەدنا گچکەترین مەیلی دڵی بەلای ستەمکارانەوە بێ ئەدی زانا چۆن دەبێ بۆ خاتری خۆ زانا لە هەموو کەس بە شعورترن زانای کورد لەبەر بە شعوری خۆیان قدری شعری کوردیشان زانیوە قدری ئەدەبیات و پەخشانی کوردیشان زانیوە قدری میلەتی خۆیان زانیوە خۆیان بە قوربانی ئەو میلەتە کردووە خۆیان بە قوربانی خۆشەکانی ئەو میلەتە کردووە خاک و وڵات و حدود و سنووری ئەو میلەتە کردووە بەڵام ئێستا بەداخەوە خەڵکانێک دێن لە جلی زانایان دەچن مەجلیسی ئەمانە جوان دەکەن وەڵی وای هەیە زانست و علمیشی هەیە وەکو بەلعامی کوڕی باعورای کە بەنو ئیسرائیلی بوو عالیمەکی بەنو ئیسرائیلیان بوو کاتێک چوو بەگەر زاڵم و کافرێک کەوت خوای گەورە فەرمێ فەنسەلەخە ئەفەرمێ چۆن جسمی پێستی جسمی بینی خوارێ ئەو هات دینی لە خۆداڕنی لە بۆ ژیانی دنیای و حتا ئەوەندە گەیشت بۆ دەرەجەیەکی گەورە لە عیلم یعنی بۆ وەلیەک لە ئەولیای خوای گەورە کەچی دوایی وازی لە دین و دینداری هینە لە بۆ ماڵی دنیا و ئێستا ڕۆیشت و گەڕاوە لای خوای ڕەب العالەمین دوو ڕۆژی دیکە ئەوانش دەڕۆن و دەگەڕێنەوە لای بەڵە دیارە گرفتێک هەیە پەیوەندی ئێمە لەگەڵ مامۆستا بچڕاوە گوێ لە دەنگی ئێمە نییە کاتەکەش تەواو بووە زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد سۆفی مامۆستای ئاینی و بانخواست کە ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوو سپاس مامۆستا گیان